وڵی ترتمان بزانین بەم ڕێگەش تاقیکەینەوە زۆر ڕێگەمان تاقی کردو هەر سوودینە وتمان بەشکەم ڕێگەش تاقی بکەین و سوودێ وەکو کارمەندانی خۆبەخشی تەندروستین ئەمانەی داوای مافەکانی خۆمانکەین تقریبا 4 ساڵ ئێمە لێرە هیچ شتێک نەکراوە هەر بە خۆبەخشی بەڕێیەکەین و بەبێ شتێک یعنی بۆچی بۆ کەرتەکانی کە بۆ بەشی مامۆستای هەر بەشەکە تاعیناتی هەیە یا ئەگرێبەسێکە بەڵام کەرتی تەندروستی بەجددی پشتی لێ کراوە هیچ شتێکمان بۆ ناکرێ ئەمانەی داوای مافەکانی خۆمان بکەین پێت وایە کۆکردنەوەی ئەم واژویانە تانگێنێتە ئامانج وڵی هیوادارێ بمانگەێنێتە ئامانج لەبەرەوەی جاری تریش گردبوونەوەمان کردە بەڕاستی هیچ سوودێکی نەبووە بەشکم ئینشاءڵڵا ئەم جارە سوودێکی هەبێت و شتێکمان بۆ بکرێت چکە کەرتی تەندروستی بەڕاستی پەکی کەوتووە کۆمەڵێک ئەو کارمەندانی کە پێشتر هەبوون و ئێستا موالیدەکانیان تەقاوتەکرێ ئەیانی لە جێگی ئەوانە چیەکەن بەڕاستی ئەگەر ئەیانەوەی خزمەتی خەڵک بکەن ئەیانی ئەمە کوا خزمەت بۆ نمونە ئەوان کە ئەچنە ماڵەوە ئەی ئێمە چین لەویایە ینی ئەگەر شتەکە ڕاستی و ئەیانەوەی خزمەتی کەرتی تەندروستی بکرێ بەڕاستی پێویستە ینی شتێک بۆ ئێمە بکرێت چۆن بۆ بڕیارتاندا کە ئەم ڕێگەی بەکاربێنن کۆکردنەوەی واژۆ وڵی ترتمان بزانین بەم ڕێگەش تاقیکەینەوە زۆر ڕێگەمان تاقی کردو هەر سوودینە وتمان بەشکەم ڕێگەش تاقی بکەین و سوودێ بێت چکە بەجددی ئێمە کو ساڵی ئێمە لە خۆشخانەی مناڵبوون هاتوین وەکو ساڵی مناڵبوون تەنها بە خۆبەخش و بەگرێبەستەکان بەڕێ بچێ ئەوان بچین ینی بۆ نمونە یەکێک مناڵی کێ بێ هەر شتێک ڕووبا ینی چیەکەنە چۆن بەرپرسیارەتی ئەمە هەڵەگرنەوەیانیش بۆ ماوەی چەندێک بەردەوام بێ کۆکردنەوەی واژۆ وڵی ئیتر ئێمە لەمڕۆ دەستمان پێ کردو ئەمڕۆ ڕۆژی جیهانی پەرسارانە ئێمە لە جیاتی ئەوەی کە یادی بکەینەوە بەم گردبوونەوەی یادیەکەینەوەنێ و کە بەشکم شتێکمان بۆ بکرێت ئەتر ئەگەری شیشمان بۆ نەکرێت بەڕاستی ئێمە بەردەوامە بین و بایکۆتەکەین دواترە واژویانە دەگەێنێ کوێ ئەگەندرێتە بەغدا ئینشاءڵڵا بزانین لێ حکومەتی عێراق و لێ چیمان بۆ بکرێ بەشکم یعنیمانی ئێرە